بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ لە دوای خیانەتەکانی 16 ئۆکتۆبەر کە کورد ئەو خیانەتی بەرامبەر کراوبینیمان هەموو وڵاتەکان پشتیان تێکردین و موامەرەمان لە دشکرا ئیتردا لە هەر تاچێکی ئەو کوردستانەکەن بچن بۆ سەر سندوقی دەنگدان بۆ بەرزکردنەوەی پێگەی کورد لە بەغدا. زۆر بە گرنگی دەزانم کە کورد بەشداری ئەم هەڵبژاردنە بکات، هەر تاکێکی کورد بەشداری بکات بۆ ئەوەی بزانین کە سنگ و قورسایی کورد لە عێراق چۆنە، بۆ ئەوەی ژیانمان باشتر بکەین و ئامانجمان زیاتر بی، زیاتر بەرەو پێش بڕۆین. تەواوی کوردستانê li bişne ser sindoqan re'iya xwe bo pêşketina tewaiya Kurdistanê înşallah bidin. Bite sedema pêşveçûna li perwerdeyê, aboriyê, dadiyê bite sedema pêşveçûnê aramîke bide li her çar parçeyên Kurdistan. برای من لو هەڵبژاردنە عێراقدا کورد بەشداری نەکات لەبەرەوەی زۆربەی ناوچەدا بڕاوەکان بۆ نمونە کەرکووک و شنگاڵ و خانقین و ئەو هەموو شوێنانەمان لەدەست داوە. جا بەڕای من پێم باشە ینی کورد بەشداری نەکات و بایکۆتی بکاتن.